چارەسەرکردنی نەخۆشی نەزۆکی لەو ئافرەتانەی کە دەناڵێنن بەهۆی نەخۆشی فرەچیسی بەڕێگەی نەشتەرگەری. ئێستا دەست دەکەین بە ئەنجامدانی نەشتەرگەری نازۆر بۆ ئافرەتێک کە تەمەنی 25 ساڵە نەخۆشی فرەچیسی هەیە بۆ هۆتا بوویتە هۆی ناڕێکی سووری مانگانە و نەزۆکی بۆ ماوەی 5 ساڵە هاوسەرگیری کردووە. بەکارهێنانی نازۆر یەکێکە لە ڕێگە چارەسەریەکانی کە کۆتا چارەسەرە بۆ ئەوەی ئافرەتەکە سووری مانگانەی ڕێک بیتەوە و بە نزیکەی 50 بۆ 60% ئەگەری دووجیانبوونی زیاد دەکات لە ماوەی 1 ساڵ. خۆشەویستان، ئەوە لەگەڵ دکتۆرە گەزەنجینە. ئەو ئافرەتەیە منداری نەبووە، بزانە مەجموعەک سیستی هەیە. تیمی مهرەبانی بەردەوامە لە خزمەت خێرخۆشی. ئەوە کۆمەڵک چیسی هەیە، ئەوە هێلکەدانی لای چەپەیتی تەمەشاکە ئێستاکە بۆ کۆتەری ئەو چیسە هەلێ دەکەینەوە، ئەو چیسەیە لێ دەکەینەوە بۆ شێوەیە ئەوە چیسەکەمان لێ کردەوە. ئەو دەدەین ئەلێ بکانە هێلکەدانەکانش کۆمەڵک چیسی هەیە، ئەوانەش وردە وردە لێ دەکەینەوە. ئەو دەدەین ئەو چیسانەش وردە وردە دەتەقێنین. ئەبۆ شێوەیە ئەوە لەگەڵ دکتۆرە گەزەنجی ئەو ئیشە جوانەی دەکەین لە خەستەخانەی مهرەبانی کۆمەڵک ئیشی جوان، کۆمەڵک ئیشی سەرکەوتوو. ئەوە چارەمین نەخۆشیتی کە بەو عەمەلیەی مەقسەد منداڵی نەبووە، کۆمەڵک چیسی هەبووە لە مەنتیقەی دارەفی دادەنیشی نەخۆشەکە. نەخۆشی هەمان مەشاکلی هەبووە و هاتیە ئەلحەمدولیلا خۆی گەورە منداری پێدایە. ئەمە دەرێنی نەخۆشی منداردان هەدیی خوایە، خۆی گەورە دەیداتن، بەڵام لە بۆ هەموو شتێکی سەبەبی دروست کردیە. ئەوە هیچ جوانی لە مهرەبانی بەردەوامە. ئەوە چیسەکانمان تەقاند ئەو لایە بەو تەقینەیەی هێلکەدانەکەی چالاک دەبیتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.